دەفشەنێکی پڕ لە وزە و ڕەچەشکێن لە موزیکی کوردیدا. هەژار زەهاوی ئەو دەفژەنەی دەنگی دەفەکەی بۆ یەکەمین جار بردا ناو فیلمەکانی هۆلیوودەوە. هەژار زەهاوی موزیسیانێکی کوردە و ساڵی 1970 لە شاری شیراز لە ئێران لەدایک بووە. لە بنەڕەتدا بنەماڵەکەیان خەڵکی گەرمیانن لە باشووری کوردستان، بەڵام بەهۆی ڕۆیشتنیان بۆ ئێران بۆ ماوەی چەند ساڵێک لە وڵاتە ماونەتەوە. دواتر چوونەتە دەرەوەی وڵات و هەژار زەهاوی زیاتر لە 30 ساڵە لە بەریتانیا دەژی. یەکەمین کاری هونەری لە تەمەنی 15 ساڵیدا دەست پێ کردووە و خۆی دەڵێت یەکەمین دەرکەوتنی لە کەناڵی مەد تیڤی بووە. ساڵی 2004 خوێندنی موزیکی لە زانکۆیەکی بەریتانیا تەواو کردووە. هەژار زەهاوی ئەگەرچی زۆرتر بە دەفژەن دەردەکەوێت و هەر بەو ئامێرەوە بەناوبانگ بووە، بەڵام چەند ئامێرێکی تری ڕیتمی دەژەنێت و شارەزاییەکی باشی لە موزیکی کوردی و گەلانی تری دنیادا هەیە. جارێک بە دەفەکەیەوە دەردەکەوێت جوڵە و هێز و دەنگی ژەنینی ئەم ژەنیارە بە جۆرێکە کە گوێگر و بینەرەکانی پڕ دەکات لە وزە. تاوەکو ئێستا بەشداری لە زیاتر لە 50 ئەلبومی موزیکیدا کردووە و وەک خۆی باسی دەکات زیاتر لە 1500 کۆنسێرتی لە وڵاتانی دنیا ئەنجام داوە. ئەو تەنیا لە موزیکی کوردیدا کار ناکات، بەڵکو توانای ئەو لە ناسین و ژەنینی موزیکی گەلانی تری جیهان لە ئاستێکی زۆر بەرزدایە و لە بوارە جیاوازەکانی هونەریشدا موزیکدانەرێکی بە سەلیقە و بەتوانایە. کاری دانانی موزیک بۆ شانە و فیلم و دۆکۆمنتاریش دەکات. کاری موزیکی بۆ چەند فیلمێکی جیهانی کردووە و بۆ یەکەمین جاریش ئامێری دەفی لە فیلمەکانی هۆلیووددا بەکارهێناوە. بەهۆی توانا و لێهاتوویەوە لە ژیانی هونەریدا چەندین خەڵاتی گەورەی بردووەتەوە. هەژار زەهاوی لە کوردستانیش چەندین کار و چالاکی هونەری وەک کۆنسێرت و سیمیناری هونەری ئەنجام داوە. هەر جارێک و لە هەر کۆنسێرتێکدا دەفەکەی دەژەنێت، هێندە بە ڕۆحیەتێکی ڕازگۆیانەوە دەردەکەوێت، تەواوی سەرنجی گوێگر و بینەرەکانی دەبات، هێز و وزەیەکی گەورە لە توانا و ژەنینەکەیدا هەست پێ دەکرێت. ئێستا لە هەرێمی کوردستان و لەندەن دەژی و بەردەوامە لە کارە هونەریەکان.